لە قۆناغی دووەمی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنادا دەنگی ئەمریکا جارێکی دیکە دەچێتەوە ناو خاوشەکانی توشبوانی کۆڕۆنا لە نەخۆشخانەی وەفای تایبەت باڵگرانی ڤایرۆسەکە. لێرە تەنها لە قۆناغی دووەمدا زیاتر لە 200 هەڵگری ڤایرۆسەکە تۆمارکراون کە ڕۆژانە لە ڕێگەی ستافێکی پزیشکیەوە چارەسەریان بۆ دەکرێت. ئەو نەخۆشی کە لای ئێمە داخڵە بێت ئێمە بڵێن ستافێکمان هەیە کە بە مستەمڕی چەند کارمەندێک لە ناو قاوش ئەمێننەوە ئەو کارمەندانە بڵێن ئەو نەخۆشانە و ئەو نەخۆشە وەرەگرن زایدەن دکتۆرێکی پایە بڵندمان لەگەڵەوە بە 24 ساعتی کە ئەو نەخۆشی کە نێراوە لەلایەن دکتۆرێکی قسای عیلاجەکانی بۆ نووسراوە لەگەڵ دکتۆرە پلەبەندەکەی کە لێرە هەمانە پێکەوە قەرارەدەن کە لەسەر نەخۆشە پێویستی چ جۆرە عیلاجەکە تەواڵی بۆ پڕەکرێتەوە و بەپێی ئەو حاڵی نەخۆشەکە عیلاجی بۆ نووسرێت 242 نەخۆش بە کەیسەکانی ئەمڕۆوە 36 نەخۆشمان هەبوو زایدی 6 نەخۆشی ترە کاتە 242 نەخۆش تا ئێستا پۆزیتیڤ بۆ بەپێی فەحسەکان لەو 242 نەخۆشە نزیکەی خۆشبەختانە 120 و زیاتر چاک بوونەتەوە نێراونەتەوە ماڵەوە نزیکەی 30 نەخۆشێکمان هەیە ئێستا لە قاوشەکانن. لە نەخۆشخانەکەدا ئێستا لەبەر زۆربوونی حاڵەتەکان تەنها ئەوانە داخڵ دەکرێن کە نیشانەکانیان توندە وە خۆیان دەڵێن نەخۆشیەکە گیرۆدەی کردوون و داوا لە هاوڵاتیان دەکەن پابەندی ڕێنماییە تەندروستیەکان بن. ئەوەڵجار وامزانی زەختم دابەزی و سرم گێژیە خوارد و نەخۆش بووم هەر خۆشم شەکرەمە وامزانی هی شەکرەکەیە زەختم ئەگریان و زەختە و دابەزی و ئەم بوو لەرزم بوو جا دوایەوە تەنگە نەفەس وەڵا جارێ تەنگە نەفەس نەبوو کوڕەکەم هابۆ ئێرە و 3-4 ڕۆژ لێرە بۆ ڕۆشت و بەرەبەرە سەیرەکەم منیش تەنگە نەفەزە بوو وتم ترەویشە نەهاتە خوارە و فەقیرە لەسەروەی سەیرەکەم بەمە 3-4 ڕۆژە تەواو تەنگە نەفەس بووم و تەنگی پێ هەڵچنیم زانیم کە نەخۆش. لەم نەخۆشخانەیە و لە ستافە پزیشکەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجەدا 25 کارمەند و پزیشک بوونەتە هەڵگری ڤایرۆسەکە بەشێکیان تەنها چەند ڕۆژێکی کەمە ڤایرۆسەکەیان تێپەڕاندووە هاتوونەتەوە بۆ ئەوەی خزمەت بە نەخۆشەکان بکەن. من وەکو کارمەندێکی تەندروستی لە تیمی وەرگرتنی سامپڵم لە سەرەتای سەرهەڵدانی پەتای ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان لە کۆتاییەکانی مانگی دوو تا ئێستا تیمی سامپڵین لەگەڵ چەند هاوڕێیەکی بەڕێز کە ژمارەمان 4 کەسە بەڕێز دکتۆر محەممەد سوبحان سەرۆکی تیمەکەیە من کاک زانا کاکێدی ئەرکی وەرگرتنی سامپڵەکان لەو کەسانی کە گومان لێکراوی ڤایرۆسی کۆرۆنان دیارە منیش هەستم بە نیشانەکان کرد هەنێک لە نیشانەکانم هەبوو و فەحسم کرد و دواتر لە عیلاجم بەکارێنا سواز بەخوای گەورە ئێستا گەڕامەوە سەرکارەکەم نزیکەی 3 ڕۆژەکە بێت. بەپێی دوایین ئامارەکانی وەزارەتی تەندروستی لە پارێزگای هەڵەبجەدا 240 هاوڵاتی تووشی ڤایرۆسەکە بوون لەو ڕێژێ 122 نەخۆشیان چاکبوونەتەوە 8 هاوڵاتیش کاڵگری ڤایرۆسەکە بوون و خەڵکی هەڵەبجە بوون گیانیان لەدەستداوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.